بەڕێزان گەنجێکی کورد باشترین خەڵاتی بێژەری پێدەدرێت لە کەناڵی ئەلوبین لەمبارەیەوە پەیامنێرمە حوسێن محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرموون پێکەوە بیلەری دەبین. عبد الصمد من العراق، ألف مبروك الفائز ومعلق ألوبين لهذا العام. لتقليدي رؤوف خليفوا بو استوديوكاني بين سبورت أما عبد الصمد خوشناوة خاوەنی خەڵاتی باشترین بێژەری بەرنامەی ئەلوبین بۆ ئەم وەرزە لە کەناڵی بین سپۆرت. لەسەر تەقلیدی رؤوف خەلیف هانی یاریزانەکان یانی هەولێرمدا لە مەشقەکان هەر ئەوە ژوای کرد لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەنگدانەوەیشی یەکجار زۆری هەبوو، یعنی لە تەواوی پێیجە گەورەکان دەنگدانەوەی هەبوو، دواتر دووسێ راپۆرتی تیم کرد دەنگدانەوەی هەبوو، هەر ئەوە ژوای کرد کە کەناڵەکان بانگشتن کە کەناڵ ناوخۆیەکان بۆ گواستنەوەی یاریەکان بە زمانی کوردی بەڕاستی سەرەتا زۆر زەحمەت بوو، چونکە تەقلید لەگەڵ گواستنەوەی یاری بە نەوەت خولەک زۆر زەحمەت دەبوو. هەر ئەوە ژوای کرد کە یعنی بەڕاستی خۆشەویستیم لەو ئیشەکەی بەردەوامبوونم لەسەر ئیشەکەی وای کرد کە زیاتر هەوڵی خۆم بدەم و دەنجی خۆم بەکاربێنم، ئەگەر دەنجی خۆم بەکار نەهێنابە نەگەیشتمەوە ڕۆژە بەڕاستی. یاری نێوان هەردوویانە لیڤەرپول و یانەی ئەرسناڵ یەکێک لە بەتاموشێشترین. عەبدوسەمەد بۆ پێگەیانی خۆی لە چەندین کەناڵی لۆکاڵی بێژەری یاریەکانی خولە ئەوروپیەکانی کردووە بە بێژەری بۆ یاریەکانی خولی کوردستان و عێراق و بێژەری بۆ کورتە ڤیدیۆ یاریزانەکان و یانەکانی ناوەخۆ پاڵپشتێکی هاندەری باشی بۆ خۆی دروست کرد. هێندرسۆن ناوەلیستا هەلێکە بەڵام ئەم جارژەڕێنە بەرگەی کاران نزیکەی 4 ساڵە دەستم بەکارە کردووە و لە کەناڵەکانی ناوخۆ دەستم پێ کرد و دواتر زیاتر لە کەناڵەکان چوومە پێشە و بۆ بەردەوامیم لەسەر کارەکانم لەگەڵ ئەوەش تۆڕە کۆمەڵایەتەکان بەشێکی یەکجار سەرەکی بۆ لەو بابەتەکە خۆم لێ پێگەیاندووە دەتوانم بڵێم 180 لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بوو کە سەرنجی خەڵکم ڕاکێشە. دواتر زیاتر میلم بۆ ڤیدیۆیەکان هەبوو کە ڤیدیۆم بۆ یانەکانی کوردستان و بۆ یاریزانەکان و گۆڵی یاریزانەکان نەکرد، هەر ئەوە ژوای کرد زیاتر ینی خولیان بۆ گواستنەوەی یارەکانی ناوخۆ بکەمە گواستنەوەی یارەکانی ناوخۆی ئەمە شوێنەکە لەو شوێنانەی کە خۆم لێ پێگەیاند و زۆربەی کات کە شوێن نەبوو بۆ بێژەری ئەلێرە ڤیدیۆەکانم تۆمار دەکرد. بەڕاستی پێیام لە قۆناغە جیازیەکانی پاڵپشتی ئەو بێژەرە لاوەی کردووە بە بەرهەمەکانی ئەویش سوپاسی هەموو ئەوانە دەکات کە هاوکاری بوون بۆ گەیشتن بەو ڕۆژە. زۆر سپاس بۆ کەناڵە ڕەنگینەکەتان، بەڕاستی یەکێک بوون لە کەناڵە خەمخۆرەکان چە پێشبڕکێکە بەڕاستی تاکو ئێستاشی لەگەڵ بێت. من سوپاسی زەنابتان دەکەم لەگەڵ ئەوەشدا زۆر سەرەتا زۆر سپاس بۆ خوای گەورە کە ویستی لەسەر بوو و دواتر بۆ بنەماڵەکەم کە زۆر پاڵپشتم بوون و دواتریش بۆ ئەو خەڵکە بە نمەکەی کوردستان کە بەڕاستی زۆر پاڵپشتم بوون چ لە کوردستان چ لە شارە جیاوازەکان لە دوور و نزیک لە بیرم نەچێت ئەوانی دەرەوەی وڵاتیش بەڕاستی زۆر لەگەڵم ماندی بوون. هجمات فرنسية مستمرة كانت إلى مهندس بول بوجبا من جهة اليسار هرنانديز يرفع الكورة غريزون. ئەگەر یەکێ بیوێ سەرکەوتوو بێ بۆ بەدەستێنانی ئامانجەکەی تەنها ڕێگایەکی لە پێشە، ئەویش هەوڵدان و جارێکی تر هەوڵدان. ئەمەش بۆ عەبدوسەمەد دروست بوو. تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ. حوسێن محەممەد هەولێر.